سیاسەتەکانی ئەم دوایی دەسەڵاتی فەڕەنسا بە ناوی پارێزگەری لە عەلمانیەت بۆتە هۆی دروستکردنی دۆخێکی نەئارام لە وڵاتە بەرامبەر بە موسڵمانان بەدەر لەوەی فەڕەنسا لە 2 دەی ڕابردوودا زۆرترین بربەست و کێشەی بۆ موسڵمانانی وڵاتەکەی دروست کردووە و بەردەوام ڕێکاری جیاوازی بۆ بەرگرتن لە تەشەناکردنی ئاینی ئیسلام و دەرکەوتنی دیاردە ئیسلامیەکان لە دامودەزەکاندا و سادانی ئافرەتانی باڵاپۆش گرتۆتە بەر. چەندین جار لە ڕێی بڵاوکردنەوەی کاریکاتێر لەسەر پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت سوکایەتی بە موسڵمانانی جیهان کردووە. پاریسیش بە ناوی ئازادی ڕادەربڕینەوە پشتیوانی لەو هەوڵانە دەکات. ئەوەش لە کاتێکدایە ئەگەر بە ناوی ئازادی ڕادەربڕینەوە هەرکەس گومان لەسەر ڕووداوی هۆڵۆکۆست نیشان بدات ڕوبەڕووی سزا و لێپرسینەوە دەکرێتەوە. هەنگاوەکانی ئەم دوایە حکوومەتی فەڕەنسا لە داخستنی مزگەوتەکان و سەنتەرە ئیسلامیەکان هەرچەندە لەلایەن زۆرێک لە سیاسەتمەداران و هەردوو حیزبی ڕازڕەوی توندڕەوە پشتیوانی لێ دەکرێت، بەڵام دەنگێکی ناڕازیشی دروست کردووە کە هۆشەری دەدەن لەو هەنگاوانە و پێیان وایە دەکرێت ببنە هەڕەشە لەسەر ئاشتی فەڕەنسا و هۆی دروستبوونی ژینگەیەکی توند لەگەڵ ڕوودانی ڕووداوی ڕەگەزپەرستی. دوای ئەوەی مامۆستایەکی زانکۆ بە دەستی پەنابەرێکی چیچانی کوژە لە کاردانەوەی ئەوەی مامۆستاکە وێنەی کاریکاتێری پێغەمەری بڵاو کردبیەوە، دوژنی موسڵمان لەلایەن دوژنی ڕەگەزپەرستەوە بە چەقۆ هێرشیان کرایە سەر. هاوکات بەدەر لەوەش کاردانەوەی زۆر توند بەڕوونی بەرامبەر بە موسڵمانان هەستی پێ دەکرێت. ڕوانگەی عەلمانیەت لە فەڕەنسا کە ڕێکخراوێکی باڵایە لەبەر ئەوەی هەندێک جار بەرگری لە موسڵمانانی فەڕەنسا کردووە، حکوومەت بڕیاری داوە نیکۆلا کاردین بڕیاردەری ڕێکخراوەکە بگۆڕێت بە هاندانی کۆمەڵێک سیاسی بە تۆمەتی ئەوەی ڕوانگەکە ئەوەندەی بەرگری لە موسڵمانان دەکات هێندە گرنگی بە عەلمانیەت نادات. ئەم بڕیارەش کاردانەوە و نیگەرانی لەلای بەشێک لە ئەکادیمیەکانی ئەو وڵاتە دروست کردووە و نامەیەکە ناڕاستەی ئیمانوێل ماکرۆن کردووە تێیدا هۆشەری دەدەن لە خراپبوون و ئاڵۆزبوونی دۆخەکە و دروستبوونی جیاکاری زیاتر و بەهێزبوونی لایەنی بەرامبەر. هەروەها مەترسی خۆیان نیشان داوە لەوەی هەوڵ هەبێت بۆ تێکدانی ئارامی بەبێ ئەوەی ناوی ئەو لایەنە بهێنن. سەبارەت بەو دۆخەی هاتۆتە ئاراوە پێگەی میدیا بارد بە توندی هێرشی کردۆتە سەر ئیمانوێل ماکرۆن و جیرالد دەرمانانی وەزیری ناوخۆ. هەردوو نووسەر ستیڤان ئالیە و کارین فۆتۆ لە گفتوگویەکی پێگەی میدیا بارددا باز لەوە دەکەن فەڕەنسا بەرەو دوولایەنی بەرامبەر بە یەک دەبرێت. جەختیش دەکەنەوە ئەگەر کارێک نەکرێت مەیلی جیاخوازی دروست دەبێت. هەر لەو چوارچێوەیەدا یەکێتی جوولەکەکانی فەڕەنسا لە پێناو ئاشتی لە بەیاننامەیەکدا دەڵێت ئەو هەنگاوەی حکوومەت بەرامبەر بە موسڵمانان ئەنجامی دەدات هاوشێوەی هەمان هەڵمەتی خاسپەرستەکانە کە کوشتنی مامۆستاکە دەخەنە ئەستۆی سەرجە موسڵمانان لە فەڕەنسا. بەیاننامەی ئەو ڕێکخراوە جوولەکەیە دەشڵێت کاردانەوەیەکی تون دەبینن بەرامبەر بە موسڵمانان کە حکوومەت سەرکردایەتی دەکات.